هنەرمەندی گەورە و دیار و یەکێک لە شانۆکار و ئەکتەرە هەرە دیارەکانی کورد عەلی کەریم دیارەیەکێکە لە ئەکتەرە هەرە دیارەکان کە ئێمە ساڵانێکی زۆرە لە سەرتەختی شانۆ بینیومانە و هەروەها لە نێو بەشێک لە دراما و لە فیلمە سینەمایەکانیشا بینیومانە. لە ئێستاە بەڕێزیان یەکێکی تر لە با بڵێن کارەکانی خۆیان کەویش نووسینی کتێبە و بەتایبەتیش کارکردنە لەسەر بواری شانۆ و هەروەها بەشێک لە مێژووی شانۆی کورد و ئاشناکردنی با بڵێن بەشێکی تر لە نووسەران و هەروەها کەسانی ئاسایش بە شانۆی کورد بە شێوەیەکی گشتی وەروە بە ئەرشیڤکردنی. لە ئێستا کتێبەکە بە زمانی عەرەبیە دیارە یەکێک لە ئەو با بڵێن ئامانجانی ئەم کتێبە هەیەی ئاشناکردنی بەشێک لە هونەرمەندانی غەیرە کوردە واتە عەرەبە بە شێوەیەکی گشتی بە مێژوو و هەروەها ڕەوشی شانۆی کوردی لە ڕێگەی ئەم کتێبەوە. با ئامادەبوونی ژمارەیەک لە ڕۆشنبیر و هونەرمەندان لقی هەولێری یەکێتی نووسەرانی کورد کۆڕێکی بۆ بڵاوکردنەوەی نوێترین کتێبی هونەرمەند عەلی کەریم ڕێخست. لەبارەی ناونیشان و ناوەڕۆکی کتێبەکەیەوە هونەرمەندی ناوبراو بە کورساتی ڕاگەیاند. کتێبەکە بە زمانی عەرەبی نووسراوە و لە چەند بەشێک پێک دێت و بەگشتی باس لە مێژووی شانۆ و هونەری کوردی لە سەردەمی ڕابردوودا دەکات. وتیشی لە ڕابردوودا 6 کتێبی دیکەی بە زمانی کوردی بە چاپ گەیاندووە. ئاماژە نووسینی ئەم کتێبە بە زمانی عەرەبی ئاشنابوونی ئەکتەر و هونەرمەندانی عەرەبیە بەو کارە هونەریانی لە ڕابردوو کراون و ئەو پێشکەوتنانی هونەرمەندانی کورد لە بواری دراما و سینەما بەخۆیانەوە بینیویانە. کۆمەڵێ وتاری ڕۆژنامەوانی هەیە لەژێر ناوی ئەضواء على المسرح الكردي ئەنجا شتی کە هەیە بۆ نمونە بەشێک هەیە ناوی هنا أحاديث حول المسرح أو أحاديث حول المسرح طبعا يمر للروجغاريكا بتايبتي لنيوي هشتاكان تا نوت روجغاريكي سخت و دژوار بوو بۆ هونەرمەند شانۆگەریمان پێشکەشە کرد هەندێک خەڵک ئەیکرد بە هوتافات و دژ بەدەسەڵات یا لە هەولێرە شانۆگەری هینمان شانۆگەری مانجا ئەومان پێشکەش کرد ڕۆژێک نمایشمان کرد دواتر ئەمن ڕایگرت قبولی نیان هێشت قبولیکەین باسی ئەو ڕۆژگارانەکەم بەشی کەش هەیە لەگەڵ چاوپێکەوتنێکی گۆڤایی گەلاوێژ لەگەڵ منە. کتێبەکە بە عەرەبیە زیاتر من مەبەستم لەمە بوو کە خوێنەواری عەرەب بە تایبەتی ڕەخنەگر و هونەرمەندەکانی بەغا و تونس و میسر چکە برادرشمان هەیە لە تونس و لە میسر ئەمانە ئەوان بیبین و واقعی شانۆی کوردی بزانن چۆنە و گەیشتوتە چه ئاستێ.